سڵاوتان لێبێ ئەوڕێیان سڵاوتان لێبێت ئەو کاتان باش ئێستا ئێمە لە کاک بێسندوڕێی و کاک سامی و کاکە زیۆسیش کاکە زیۆسی کاک زیۆس هەی زیۆس هەی زیۆ ئەها ئەوە دەبێ ئەوە بێ کامێرەکەی چاپ بکەین کاکە زیۆس زیۆس هەی لێرە هاتینە مەتاری ستۆکۆڵم ئێستا گەشتێکێ لە ئەستەمبۆڵ لە بۆ ئێرەکە بێگومان ئێستا گەشتی ڕاستەوخۆ نما لە هەولێر لێرەیە نووسرای ئێستا ئەوە دابەزیە لە 24ەوە چاوەڕێی هاتنی بەرپرسێک دەکەی هەر بەرپرسێکی پارتی وێچێتی هەر بەرپرسێکی پارتی وێچێتی بێتن ئەمە تا ئاردمان پێیە ئارد ئاردە ئارد ئەوەش ئاوی تەماتە بەدەم و چاویاندایەکی لە تۆڵەی شیلاتزێ کە پاراستن چەند ڕۆژێکە بەنا ئەو خەڵکە تێکۆشەرەی کە تۆکە تاکە جوانیەکە نازانم ئاوا لێ بکەن دەبی دەربچێت وەرنە پێشەوە کاکە ئەوە بە پەلا لەگە کاک سامی و کاکە بێستونی ئەوە ماکردە ئەوە چاوەڕێ دەکەین یەک بەرپرس بێتە دەرێ کەرامەتی دەشێنین لە تۆڵەی ئەوەی بعکسی بگیم بۆ چام لێەوە بعکسی ئەوەی بگرە ئێستا ئەمە بگرە ئەوەتە دەستە پیانەوە نییە؟ کاکە ئەوە هاتین دووبارەی یەکەینەوە لەبەر لێ برادە بەنی تازات ئێستا گەشتێکێ لە ئەستەمبۆڵ لۆ سویت ئێستا هەر بەو ئەستەمبۆڵ و ئەنقەرە بۆ مەتەڕیا دەوحە بێت ستۆکۆڵ هەر بەرپرسێکی پارتیوێکێکی بگرین ئەوە ئارد ئەوە مەحزوم تەماتە بە دەبووسان لە تۆڵەی ئەو گەنجانەی کە پارتی دەیانی لە تۆڵەی ئەو گەنجانەی شیلاتزێک ئەو قارەمانەتیان میدێ لە جیاتی مەداریی هەڵانیان بگیرێ ئێستاکە شەوانە و بە ڕۆژ بگوایاندا دەسوڕێنەوە تاچی کورد بێت ئەوە یعنی ناکرێت خەڵکێک سوپای داژیکەر هاتە وڵاتەکە دەیانگرێ دەیان کوژێ ئیدانەش نەکرێت ناکرێت ئەو هێزە سیاسیانە بەکەی بخوایان بەنە ئەو گەنجانەی کورد بکەون چییە بەس هەوڵیاندا لە خۆپیشاندانەکە بە خۆیان هەموو تاوانێت بۆیە ئەوانە ئەگەر دوێرن با بفەرمون بێنەکەن با بفەرمون ئەوە لێرە یاسا بۆ هەمومان هەیە کە ئێمەش بۆمانێتن کامە بەرپرسی ئەمنیە تۆزێک کەرامەت بێ با چەند کەسی پێ با بێت ئێرە بزانە چۆن کەرامەتی دەشێنی وەکو هەموو بەرپرسەکان ناکرێت گەنجی کوردی ئەو کە ئازادی خوازە بێ پشتبەنانی دڵنیا بن هەندە کەرامەتیان دەشێنی هەمە ناش دەکەین ئێستا بەرپرسێکی باڵایان بێ بزانە کورد ئێستا کە دێتینە عیبرەت لەبوو هەمیان گەنجی خۆت لەبوو نەبێت بچووکترین ناڕزایی دەلوڵە لە بەرامبەر سوپای تۆشە ئەوە ئەو سەگەشمانی ناوە وەڵی سەجیشیان پێ بەرزەی ڕۆژگارێکار سەج تریشیان دێنین هەر ڕۆژێک پێ 6 سەگ دێنین بەس دەکەینێتی بەرپرس بەس لەمە خەرانەشکان بۆ بێغیرەت و ترسنۆچیان هەندە بەغیرەتن لە کوردستان 10,000 چەکدارن لە دووە لە چی دەکەوێت ئەو گەنجە هەژاران دەیان وشکەتیان دەدەین کاکە سوونەکە قسەیەکی من دەیچم نییە من فەرموو لێرە و پشتگیری بۆ خەڵکی تەزرچنە تەنیژنی هەروە لە دزی ئەو ستەفکاری کە حکومەتی بەناو مافیا حکومەتی بڵێ مافیایی گیرە حکومەت نیە مافیایەکی حکومەتیە هاتینێنە بەم شێوەیە پشتگیری خۆمان بۆ خەڵکی کوردستان و بۆ شیرازە دەرەبری کە ئەمانەیە بەرپرسەکان هەر بەرپرسێکی یەکێتی پارتی بێ سووت و ڕسوایەکەی بە شێوازێکی مەدەنی بەبێت من هیچی نییە ڕێز و خۆشەویستیم هەیە ئومێدەوارێکێکیشان بێتن کەسێکی تیاگە نەفتیارەیە
ڕەجەب بوتنی شەش هەفتێک لە گەورەکان پێشەشێک لە گزکەکەکان یعنی ئەو ئامانجە ئەوەیە بەرپرس بزانانی ئەمە نەک لە سیمینارەکانیان کە ئێستا پەرچاکردێ نە لە دیارە تەلەڤیزیۆن حزبەکانیان نە لە شەقامەکانش ئێستا ناوێرن بە ئیسراحەت بسوورن لە ئەوروپا بەڵام ئاوا دێن کونەکان ئەو کونەیان لێ دەگرین کە دێنە ئەوروپا کا دەکەین لە هەموو خەڵکی چالاکوان ئەو پارتیوێکێکە لە زمانی ڕەخنا بە زمانی گوڵ ڕەخنەگرتن یاداش تێناگەن کردمان 24 ساڵە تەجروبەی ئاوا ساحکرد بۆیە تونتر بن شێوە خەباتێکی مەدەنیشەوە ئێمە لێرەن هەموو کامیلەیە حەدیان چییە هەزار کەسیش بێت ئێمە دەست پێشخەر نادێن لە بێدان لە توندی تووشی بەڵام ئەگە کردیان ئەو مافەشتەیە بڕۆن ئەو کنانەیان لێ بکەنەوە بی نەوێرن بێنە ئێرش وەبی بزانن یاسا هەیە وەبی بزانن لێ پێچینەوە هەیە ئەوان بۆیان نییە ئەوان لە کوردستان یاسای دارستانیان هەیە بەس لێرە یاسا لەسەر هەمومان وەکیەکە بۆیە ئەگەر گوێریان هەیە کامە مەسئولی ئەمنیان هەیە کامەیان دەگرێت ئێمە ئاوا کەرامەت دەشتێنی بەقدەتیان هەیە بۆ پێشتر ئێمە نەکەر ئەو جارە بڵێن یعنی 2 ساڵ لەمەوبەر بە ئێمە ئەگەر محمود سەنگاوی دەکە ئێرە هاتنە ئێرە لەگەڵ چەند برادێک بەداخەوە نهات ئەوانە ترسنۆک و جەبانن خەڵکێک کە باوەڕی نەبێ زۆر ترسنۆک و زۆر جەبانن بۆیە ئەوە ئێمە لێرە ڕاوەستاینە بابەت بسەگی بە پەلا ئەوشەماکەەوە یەکەم کاری ئەتوانم ئەو شوێنە پیششان بم فەرمووستا بە زۆرە لە ئەکاکسانی وەرە توش سەرچ بکە ئەو شوێنەیەکەوە مەسئولەکانیان بێرە بێنە کاکسان فەرمو کاکسانێت قسە بکە وڵای ڕاستی قسە زۆر هەیە پیاویکە بەڕاستی بەزی من لێرە ئەمە یەکشت بڵێ میلەت دەبێ وشیار یعنی وشیارکردنەوەی میلەت زۆر زەروری ئەتە بەسە 28 ساڵە ئەم میلەتە لە مەینەتی و چۆسانەوە و تەعەداکردن و کوشتن و بڕینە هەتا کە ئەم میلەتە ئەم بێویژدانی قوبوڵەکە بەڕاستی ئەتە کاتێەوە هاتەوە میلەتە خەبەر بێتەوە دەستکا بە شۆڕش خەباتی خۆی بەردەوام بێ و ڕێگان نەیە بە دوو بنەماڵی چەتەی بێئەخلاقی دز و جەدە و مافیا و بە شەرتێک جارش و بەکرێگیرای دوژمنی کوردنەوەانە نە لە خزمەتی کوردان و نە بۆ خزمەتی کورد هەوڵیانە هەتا زووترین کاتە ئەمانە لە ناو بچن قانجازی میلەتی کوردە قانجازە بۆ هەر چوار پارچەی کوردستان هەوڵ بەن داوا بکەن کەمپینە ڕێبخەن بۆ ئەوەی کەوا ئەو مەجموعی کە دەست بەسەر کراوە لەلایەن تەرۆریستێکی وگو پارتی بەکرێگیرای تووچیاوە داواکەم ئەو کەمپینە دروست کرێ بۆ ئەوەی کەوا خەڵک بێتە سەر جادە ئازاد کرێنەوەوانە وەرە بە هیچ ئێستا تو بۆ لێرە ڕاوەستا کاکسانی وەڵامی بۆ وەساوم کەوا ئەمەیە ئەو مەسئولانی کەوا لە ناو پارتیوێکێتیان بێن ڕسویان کرد بە چ ڕسویان دەکەی وڵای بە دوشایی تەماتە بە ئارد گورە بە هێرکە بە هەشتێ بێ نییە هەتا بۆشم کرێت فیشیان لێ بکە هێشتا هەر کەمە بەڕاستی ئەوانە بێ ڕسوا کرێت چیە لە بۆ خەڵکی شیلات دزێ بۆ خەڵکی شیلات دزێ من پشتیوانیانەکەم بەڕاستی هیچێکی باشیان کردووە و هیوادارم هەموو میلەتی کورد بەو شێوەی کە ئەوان هەساون بۆ ڕاپەڕینە ئەو ڕاپەرنیژ ڕوو کاتە شاری هەولێری قارەمان و شاری سلێمانی بەڕاستی کاتێەوە هاتووە ئەم دوو منەماڵەیە نەمێنن ئێتە بەسە 28 ساڵە بەس مەسعود خاوەنی 600 ملیارد دۆلارە لەسەر خوێنی من تۆ باشە هەتاکە ئێمە مەقبول زۆر دەست بەس ئەوەش کاکە زیۆس تاوانەوە سەگەشمان هێناوە کاکە زیۆس ئاردەکە بۆ بەس بەرپرسەکانی کووردا نەوت ئەوانە ئاردزیشن بوو تاعن سەیان تێبەرەدەین وەڵا ڕۆژێک وەڵا ڕۆژێک بەس لەگە 4-5 برادەر 5-6 سەگ منیش سەگم هەیە کاگوێستونێتی دوو برادری تریشەیانە بەس دێن سەجیان تێبەرەدەین یعنی ئەوانە شایستەی بەس ئەوەن داهاتوون ئەوەی کاکسان سەگەکانی ئێمە سەگیان تێبەرین نانا سەگ بوونەوەرەشی زۆر مەزنانی تاوانە من جاری تریش بەنووسینی شەمە
تاوانە سەگ بینی ڕێزی ئەو مەسئولانەی پارتیویشێتی لەبەر ئەوانە ناپاکن، ئەوانە مافیاژین، مافیا نیشتیمان پەروەرە، ئەوانە کۆمەڵێک چەتەون بەربوونەتە گیانی ئەو خەڵکەی سەگی هەندێک نییە بەوانە ببێت، سەگ بوونەوەرژی زۆر مەزنە، تاوانە مەسعود و ماڵی جەلال بە سەگ بشێوێنرێ، چکو دوو بوونەوەری زۆر زیاری دژ بێکن. بەهەرحاڵ ئێمە ئەوە لێرەین، ئەوە تا ئێستا کە ئەوە کەشتانۆ نزیک دێخمەوە کە ئەستەمبۆڵ 1.5 دادەبەزێت، لە ئەستەمبۆڵ و لە دەوحە دێت ئێستاکە هەر بەرپرسێک بگرین ئێستا کەرامەتی دەشێنی گچکە و گەورەیان. ئێمە نازان بەو پەلەپەلی هەر ئەومان پێکراوە بەڕاستی، لەبەر ئەوەی شتی وا بەپە ئەوە نێمە دووش دەمانەوێت ترس و هەست بەرپرسی سیاسی پارتیوچێتی هەست پێ بکەن ئەوانە کەڵەگانین یاسای دارستان لە کوردستان دەخوا لێرە لەسەرمان دەخوا و کامیان خۆی پێ ئەنتەرە بابێت لێرە ئێمە وەکو کۆن سیمینار بکەن، وەکو کۆندیداری حزبی بکەن، وەکو کۆن ئەو خەباتی ئێمەش دەکەن هاوڕێیان 100 بارە ئاسا دەڵینەوە خەباتێکی مەدەنیە ڕێگا پێدراوە مەسامە لێرەین پڕی پۆلیسە مادام تند و تویژی ناکرێ ڕێگا پێدراوە هەر شتێکی بکەین و ئینسان بەس مبادر نەبێت لەوەی قەت ناگیرێ قەت بێیاساییە لە پڕێکاتین حاڵەتێکە شێوەیەکە لە ناڕزایەتی مەدەنی دەری دەبڕین. من ئێستا پێشتان دەڵێم وە لە 13:30 فڕۆکە دابەزیە ئەستەمبۆڵ ئەوە دەبینن لە 13:30 سێم ئەوەیە ئەستەمبۆڵ دابەزیوە. ئێستا چاوەڕێ دەکەین دەتە دەداقە چارەی گەشتکە چکە ئەو پەڕی نوی سعات تاخیر دەبێتن هەر بەرپرسێک بگرین، هەر بەرپرسێک کەرامەتی دەشێنین لە تۆڵەی ئەو گەنجانە شێروانی تاکوور و هەموو ئەو گەنجە بوێرانە کە بەس هەوڵیاندا ناڕزایەتێک دەربڕن. ئەخر ئەنگۆ ئەو بێغیرەت و ترسنۆک نەبن خاوەنی ئەو هەموو دەستگا ئەمنیەوە چه ئازادێکی گەنجی کورد دەگریان لە شیرازێ خەڵک دەگرێ سەر ئەوی سوپای فاشی تورکی ئەوە دەکات. ئەگەر ڕاست دەکەن بوێریتان هەیە کامەتان گسکە و گەورەتان وەرن فەرموو ئەوە مەتە ئەوە لەو ئەوڕوپای کە یاسە لە هەردوو لە ئەمانە وەرە بوێرن سەر دەرکەن گسکە و گەورەتان. هاوڕیان ئێمە بۆیە نەچینە بەردەم بارەگای پارتیوچێتی لەبەر ئەوەی هیچیان حزبیان بارەگایان نییە. لێرەش بۆ زانیاریتان بە ناوی کۆمەڵی گوڵان و ڕێکخراوی تر هەن بە ناوی حزب نین بۆ ئێمە ناخۆشە بچینە سەر هێرش بکەینە سەر ناوەندێکی ڕۆشنبیری لە بەر ئەوەی سویدی یاسای سویدی و کاریگەریەکەش هەندە نییە بەخەت ئەوەی ئاوا لەو کونەوە ئەو کونەیان لێ قەپات دەکەن کە بێنە ئەوروپا و لێرەوە بی ترسەک دروستبی ئامانجی ئێمە ئەوەندەی پێیاندانا و یعنی هەر وەختێک تکا دەکەین هەر یەکێک کەزانی بەرپرسێکی باڵای کوردێ بە ئێمە وەختی فڕۆکە بڵێن بە سەعاتێک 2 سەعات پێشتر هەوڵ دەدەن بەلای کەم ئاوا 2 کەسێک 3 کەسێک بێت ئەویش کار و چالاکیانە پێویستی بە 2 کەسە هیچ پێویستی بە 100 کەس نییە و ئەو چالاکیانە کاریگەرترە لە چالاکی سەدان کەسیش زیاتر تر ئێمە ئەوە وەک پاڵپشتێکی معنەوی خەڵکی شیرازێ هەست پێ بکەن لیان پاڵپشتیانین و لەو دەستگا ئەمنیانە قبوڵ ناکەین و ئەو میلەتە بێ پشت و پەنانیە ئێمە هەموو خۆمان پێ پشت و پەنای ئەو خەڵکە تێک و شەر و ئازادی خوازێ ئەو ئێستا چاوەڕێ دەکەین هەتا دەداقە چارێ گەشتر چکو لە 13:30 تایارەکە دابەزیە هەر لەو ڕێژ دێن بۆ ئێرە بەداخەوە ڕێگای ڕاستەوخۆ هەولێر ئەوە نما ڕێگای ڕاستەوخۆ هەولێر و ئەوە نمایە ستۆکۆڵم ئەوە زۆر باشتر دەبوو گرنگ ئێمە ئەو دەرگیانی قەپات دەکەین لێرە بیانگرین ئەوە وەکو 100 بارە ئاسا گوتیژمەی خەباتی مەدەنی وەکو هەموو تاکێکی ئەوروپی کە میدیاکانی پارتیویشێتیش باز دەکەن کە مەسەن هێلکە تەماتە تۆڕتا کێک بەدەموچاویاندایە درێتن بۆ ئەوی تێبگەن شەوەیەکە لە پرۆتستۆ شەوەیەکە لە ناڕزادی و پێشمان وایە ئەو شێوەیە کاریگەرترا لەوەی یاداش بدەیت لەوەی ڕخنەیان لێ بگری بە زمان ئەو شتانە خراپ نییە بەڵام پارتیوی جدید و هێزی چەتەن هێزی ئەوروپی نین تۆ یاداشتیان بدەیت بە زمانی گۆڕ ڕخنیانە بدەیت ئەبێت ترس لە دڵیان بزیێنی ئەبێ گورزی ئابووریان لێ بدەیت ئەبێت لە ناوەندە ئەوروپیەکە دادگاکانی ئەوروپا شکایەتیان لێ بکرد دادگا هەڵبژاردن هەموو بۆ قەشمەری خانە
یعنی باشترین نمونە ئێستا سەرۆکی کۆماری عێراق بووی نەبێتە هەولێر کۆن سەرۆکی پەرلەمانیان دەکرد کۆن پێشمەرگەیەکی سەکدارێکی چەتەی پارتی وەزیری پێشمەرگەی گۆڕانی دەرکرد ئەوانە هیچ یاسایەک نازم یان لە یەکێتی من ئەوە بڵێم ئێمە لێرەدا لەگەڵ ئەوەی پێمان ڕەهانیە هەموو پێشمەرگەیەک قەلدز بووە بەڵام کاکە ئامانج ئێمە پاڵپشتی دەکەین ناڕزایەتی خۆی بۆ شێوە دەربڕیوە ئەوە نییە بژیرێتن ئەو چەتانەی یەکێتیەکان ینی ئێمە کە لێرن هەلو پارتیەکان نین یەکێتەکانش هەر بەرپرسێکی باڵای یەکێتی کەم بە هیوام هاوڕێم دەرنەچی هەر یەکەشکە بێتن کەرامەتیان دەشێنی ئەوە نییە گەنجی کورد بەکەی خۆیان بگرن ئەو کەربازارەی کەس دەبوو نییە ئەمڕۆ لە سلێمانی ڕیان نەدا خۆپشاندانیش بکەن لێ دوانش ڕۆژنامەگەریش بدەن بۆیە سنوورتان بۆ دادەنین ئەگەر ئەنگۆ دەرەقەتی گەنجی کوردێن کە فەقیرانە هیچ پشت و پەنان نەیاسا هەیە نە دیموکراسیەت هەیە نەمافی هیچ شتێکی بەڵام ئێرە یاسا هەیە فەرمون وەرن ئەو یاسایە بۆ لە سەمنی شەیە لە سەتو شەیە فەرموەرنە ئێرە بزانێت چۆن کەرامەتتان دەشێنی ئاوا بەنا ئەو گەنجی کورد فەقیریان خەڵک ناوێری دزی دەکەن ناپاچی دەکەن لەسەر ئەوەش بوار نادەن ئەو گەنجانە بەرنەدەن سالاکیش کەش دەکەن پەیوەندی بە من هەر ئەو ڕۆبڕوا بکەن لە بەرمەشغولی بە ئەو دوسێ ڕۆژە پەیوەندی بە وەزارەتی دەرەوە دەکەن ئەچین بەردەم خۆپیشاندانیش دەکەین بە هەموو حزبەکان دەکەین نامە دەنووسین و لە بۆ ئەو پەرلەمانی ئەوروپا کە ئەمن زۆربەی میلەکانم هەیە دەنێرین و لە سەرتاسەری ئەوروپا کەمپین دەکەین ئەوش کاکە زیۆش چاوەڕێی چەتەکانی پارتی و یەکێتیە کاک بێستون دانیشەتە هاتە بەشکم ئەوەیەک دێ ئەو دەمی چەند جارێک بەس پێی بە حەپا کاکە زیۆس ئەوە سەجیشمان بوانێ ناوە كاش حاضر زياس ها اوكي مش حاضر لا ئامادە باشیدایە هێڵسەی دەکات ئای هەی ئەیزیوس بینە تاس ئەوەی اوكي دايش سەگ بەس لەو سیفەتەی بە پارتی وێچێتی دەگا تا هەموو سەعات خواردن دەوێ هاوڕێیان هەر مەسئولەکمان دیت دەدەقەشکە ئەوها لە خەت دەبین هەوڵ بدەین ئێستا کاتژمێر ئەوە بوون 50 20 دقە تێپەڕی ئەبێ بێنە دەرەوە یعنی هەموو ئەوانەی دەزانن دەدەقەیەش کەش چاوەڕێ دەکەین ئەگەر بێن هیچ مەسئولێ نێتە بەرچاوی من بەخوا ڕسوایەکەم بەڵێ یاڕەبی هیچ مەسئولێ نێتە بەرچاوی من باوەڕ کە وای ڕسواکەم نییە مێژۆر مەگەر نکات ئەوەی خەجاڵەتێکم پیان دەگەێنین یاساتیە تیان دەگەێنین ئەو میلەتان یەکەین بە جەهەنەم بەسەری باچێن ئەوروپایە چۆن ئەوان جەهەنەمیشیان دروست کردووە بۆ میلەتە قورد بەسەر و داماوە ئێمە ئەوروپایان لێ تێگەین بەسەری باچێن گرنگ دەبێ ئەوان تێبگەن ئەوروپا ئایندەیان نییە سبەیت هەر دەڕوخێن ینی ڕوخێن پیان بڵێ نێنەسویت کۆرە هەموو ئەوروپا 28 ساڵە کوردستانم نەدیێ ناوم یەک دقیقە یەک زەلامان سرحەت کە حەقی 28 ساڵیان دیەکەمەوە سەریان خەمە قەبری ئەژدەوە بێ لە مەسعود و بیگیرە هەتا بنەماڵەی جەلات تاڵەبانی نێڵم بنەماڵەی جەلات تاڵەبانی لەندەن ئێسراحەت بکەن ئەو شاگرد پیزەریەکە نایچێ لاهۆڕی لاهۆری شێخ ئەوە خوێڕترین زەلام ئەوە ئەبێ باجەکەی بە قورسیە بێت قوباتی کوڕی هێرنووە خاوەنی 7 ملیار دۆلارە تێگەی وراسی باوکی بۆی ماوەتەوە باشە ئەو میلەتەش مەعاش نییە وەریگرێ هێشتا نیو مەعاش شێ باشە نەک هەر سەرکردەکانیان دڵنیا بە مرتەزەقە و قەڵەم بەدەستەکانیان ینی هەندێک قەڵەم بەدەست هەندێک قەڵەم بەدەستیان هەیە لە هەندێک بەرپرسی ئەمنیان هەیە خۆچەشە ئێمە هەر تابقی سەرێ نییە ینی هەر یەکە کە پاڵپشتی لەو سیستەمە دەکات پشگیری لەو سیستەمە جەلادەی دەکات کە بە ڕۆژی ڕووناکە کە بە 10 ملیار دۆلار دەدزن ئەی هاوار ینی ئەوە ئەلفوبایە ناپاچی دەکە وەرە تو وەرە گەنج داوای دەرکردنی سوپای وڵاتێک بکە
لە نیشتیمانەکەی خۆی کە خەڵکی سڤیل شەهید کردیە بچی ئێستا شەوانە دەستە سەر خەڵکی شیلاتزێ دەیان ڕفێنن لەبەر ئەوەی بەڕۆژ لە ماڵ نینە ئەمە مەقابلی قبول نییە دوێنێ ئاڵایەک دابەزی دەیانێ بڵێن ئێمە ئەوەن کورە ئێوە شایستەی نەک ئالانین ئێوە شایستە جلی کوردی زمانی کوردی نەماون وەڵڵە شەرمە ئینسان چۆن بەعسی بوون ئێستا بوویتە شەرم بوون لە قۆناغێک لە قۆناغەکان کۆن بەعسی بوو ئەو ڕۆژە زۆر نزیکە پارتی وێژێتی ئێستا ئێمە لە ناودا دەژین بوویتە شەرم وەکو نازیزم وەکو ڕاسیزم پارتی وێژێتی بوون مرۆڤ بە چاو ڕۆکدا کۆچی لە سیستەمێک دەکاتن کە ئەوەندە ناپاک سووک بێت کام دیکتاتۆر وەکووانە ناپاک بووە سیستەمەکانی ناوچەکە دیکتاتۆر بوونا بەڵام کەی نیشتیمانی خۆیان فرۆشتیە ئەوانە مافیاژین مافیا نیشتیمان پەروەرە بەجددی مافیا نیشتیمان پەروەرە ئەوانە کۆمەڵێک چەتە و دزن بە ڕۆژی ڕووناک کۆمەڵێک هەرزە بەربووینەتە دەسەڵاتی سیاسی کۆمەڵێک هەرزەی بنەماڵە ئەو دەسەڵاتی ئەو بنەماڵیان کەتە بەردەستی ئەو نیشتیمانیان کەرسی بە دەیان ملیار دۆلاری ئەو خەڵکەیان دزی دەگری ناپاچی دەکا خاک دەدۆڕێنیتن ئێ دەشتانەوەی خەڵق سەرژ نەکە گە بابک خەڵک خۆباتی کردیا قوربانی دا نیشتیمانی خۆی خۆش دەوێت خۆ ئێمە لە وڵاتە دەژین بەڵام نیشتیمانی خۆمان خۆش دەوێت کەڕامەتی تاچی کورد خۆشمان دەوێت و ئەو چالاکیانە بەهێزتر دەکەین کاریگەرتر دەکەین ڕەنگ بێ ئێمە هاتین ئەو ڕوتوشی هیچ بەرپرسێک نەبین بەڵام ئەوەندەی پێیامدانە کە ئەو کونەتان لێ دەگرین ئاوا دێن ئەلێرە ڕاڵێتان دەست پێ دەکەین پێشتر بەس لە بەردەم پەرلەمان و سەفارەتەکان ئەوە دەکەین بەڵام لەمەوە دوا دێنە ئەوانش دێنە سەر نزیک ماڵەکانتان لە ئەوروپا و بە دوای ئەوە دەگەڕن ئەگە فەزا ئەگەر موچەتان لە کوردستان و لێرە هەبێتن لێرەش ئەو بێت دیکلەراخون دەچین لە تایری سکاتەڤێر کە شکایەتتان لێ دەکەن تێدەگەن کە دەبێت بە ملیارەها دۆلار دینار کڕۆن بەنمونە لە سوید غرامەدا بنێن لە پای ئەوی دوو موچەتەیە یعنی تاوانێک هاوڕێیان هەرچی خاوەن ڕەگەزنامەی ئەوروپیا شەقێکی دەرەوکو و بەختیارە توانێت بچە شکایەت لە بەرپرسەکە بکاتن بانکێش دەگرێتن خاوەن هەر پلەیەک بێت استفادە لەوە بکەن ئەو پارتیوچێتی لە بێدەنجی ئێمەیە وا لەگەر ئەو خەڵکە هەژار و ئەو گەنجانەی بادینان دەگرن کە دهۆک 28 ساڵەوەکو دەزیرەی بەرمۆدەی لێ هاتووە داوە شەرمیشە بۆ میلەتێک خاوەنی 100,000 ئەنفاڵ بێ خاوەنی هەڵەبجە بێ خاوەنی هەزارها گەنجی لاویە و میلەتە عیدام کراوە نەتیجەکە و باجەکەی قوبات و باڤێن و نێچیر و بابۆ و مامۆ ئەمانە بیخوە لەسەر چی ئەساسی بابە ئەوانە لە کەرەج بوون تێگەی بنەماڵەی جەلال تاالبانی کەی ئەو پیاوە بوون تێگەی باوکی جەلال تاالبانی لە کەرکووک بەحسی بەهەرحاڵ ئێستا ئەو ئەولادەکانی شان هاتە سەردەسەڵات ئەو هەموو کوڕەهەژارە لە یەکێتی شەهیددا ئێستا پاڤێل و قوباد و لاهور و کۆمەڵێک کەسیان هێناوە هەموو کۆمەڵێک شاناز و لە هێرە و کە هەموو لە ئەوروپاش فاشل بوونە هەستا بوونە خاوەنی ئیدارەی ئەو وڵاتە دەکەن بۆی ئەو وڵاتە شوایە خۆی خۆ بە خۆیان ساقەتی سیاسی کۆمەڵاتین بۆی ئەو وڵاتە شواوێرانە کۆمەڵێک کەس ئەگەنا کاکە کام وڵات ئەو خاوەنی ئەو خێر ئەمە لە وڵاتە دەژین 100 لەسەر پارەی باز دەژی ئەو وڵاتە جوانەیە هیچ نەوتیان نییە ئەوە هەروە دەموچاوی ڕۆژ دێت چاوەڕێ دەکەین بەرپرسێش لەو کنەوە بێ هاوڕێیان بەشکم بە دەردی ڕەجەب گوتنی 5-6 لە گەورەکان 4-5 لە گسکەکان چاوەڕێ دەکەین هاوڕێیان چاوەڕێی بەرپرسەکان پارتی وێچەتی دەکەین هەر یەکەچیان بێ ئەوەکو 100 بارە ئاسا سوکایەتیان پێ دەکەین لە پای ئەو ئەزیەتدانەی گەنجی کورد دەکەن لە سلێمانی لە هەولێر لە گەرمیان لە دهۆک کە ئێستاکە دهۆک بوویتە پێشەنگ بەڕاستی بووینە جێگای شانازی ئێمە سەرمان پێیان بەڕزە ئەو هەڵوێستەی خەڵکی شیرازی قەت لە یاد ناکەین و هەر بۆیش ئێمە ئەو ڕۆهاتی نێرە شەڕ ئامادەین شەڕی دەستەویە خە بکەین شەڕی دادگاکان لەگەر بەرپرسەکانی پارتی وێچەتی بکەین شەڕیان دەگەین هەر لەسەر ئێوە ئەگەنا لە بەوەمان نییە بڵێن لە ئەوروپا ئەوە ناکەن ئەمە لە ئەوروپا هەموو حقوقێکمان هەیە هەموو مافێکمان هەیە بەڵام پێمان هەزم ناکرێت ئەوە سوکایەتی بە گەنجی کوڕێ بە میلەتێک بکرێت
ئەگەنا ئەوەی ئێمە دەیڵێن بە ئەوە دەکەین سەدقاتی لێرەمان هەیە بەڵام قبوڵیشمان نیە کۆمەڵێک چەتە بێنە سەر خوێنی شەهیدان باوک و برا و کەس و کاری ئێمەیان بە خۆمان تەمەنی گەنجیمان لەو نیشتیمانە بۆ کورە زۆر شەرمە ئێمەیەک ڕخنەیەکی بچووکمان لێ دەگرێت و ڕدەبین کەچی ئەو پارتی وێچێتیە کەرامەتی یەک بەیەکمان دەشتێنن ڕۆژانە چۆن دەکرێت بێدەنگ بین لە بە ئاستیانەوە بەلای کەم لەو ئەوروپایە کە یاسایەکەیە کە وڵاتێکی دیموکراسیە ئەکرێ ئەوە سوود لە پرۆسەکە وەربژیرێت لە پێناوی خازانجی دیموکراسی بۆ ئەوە و ئەوەی ئێمە هاوڕێن هیچ کارێکی نایاسایی نییە نایاساییبی کە کردمان پۆلیس یەکسەر کە لە بچەمان دەکە تا ئێمە تونند و تیژی نەکەین هەموو ڕێگایەک مەشروع بەڵام ئەوان کە تونند و تیژی بکەن ئەو مافەت هەیە دەست بۆشێنەوە داکۆچی لە خۆت بکەیت وەوە ئێرە هەموو کامیرەیە کامەیان ئەوە دەکەن کە لە بچە دەکرێت ئێستا مەسعود بێتە ئێرە یەک شەق بۆشێنی کە لە بچە دەکرێت یەک شەق یاسایە خۆ کوردستان نییە منداڵێکی پارتی یەکێتی بە کەیف خۆی بە ناومی لە تەبکەوێتن ئەوەخت خۆی یەکی قوتابیان زاکۆی قەپات کرد زانگۆیەکی گەورە و گران ئەو سیستەمە ئەوانەیە خەتای میلەتیشی تیاکە بە هەر حاڵ کاکی سامی ملت نابێت بێدەنگ لە مافەکانی خۆی کە مافی خۆیەتی ژیانی حەقی خۆیەتی مموچالێ کورە ئازادیەڵێ کورە چیە مافی خۆیەتی وەکو سویدێک چۆنەژی لێرە ما هەموو مافەکانی ڕەوایە کوردێکی هەموو مافەکانی ڕێڕەوە هاوڕێن بەڵێ دەست خۆش بێ ئەمە هیوادارین پەرە بەو خەباتە بدرێت شێوەی ڕادیکاڵانە لە کار و چالاکی بندرێ کورد هاوڕێیان کار و چالاکی لە گۆڕۆپانێک ڕابوەستی 20 کەس بڵێ با بڕوخێ باوی نەما لەگە پارتی وێچێتی تۆ قۆناغێک لە قۆناغەکانەوە دەبی کە تێت ناگە دەبی زمانەکە بگۆڕی شێوازی کە بگریە بەر یەشێک لە مشکلەکانی ئۆپۆزیسیۆنی کوردی ئەوێ زۆر کلاسیکانە ئیش دەکە ئێمە دەبێت کە پارتی وێژێتی لە یاداش ناگەن لە ڕەخنە ناگرن لە زمان خەباتی سەجادە ناگرن دەبێت ئالیەتەکەی بگۆڕین بۆ ئێمە لە ئەوروپا ئەوە شتانە دەکرێت لەوانە ڕادیکاڵتر نییە شکایەتیان دادگاکان لێ دەکەین بە دوای ڕۆژی ئابوووریان دەگەڕێن ئەگە کلێنێکی خەل ئەویان هەبیبیان دەینە دادگا ڕسووک و ڕسویان دەکەن ئەو شێوەیە کە خەباتی مەدەنی هەیە ئەوە چاوەڕێ دەکەین تا بزانین لەو کونەی نێچیرێک بەدەست دەکەویتن ئیتر ئەو شتانە بە ئێمە دەکرێت ئێمە لێرە پاهێزێکی پاڵپشتین و ئەو دەنگە جوانانەی نیشتیمان دەمانێت تێبگەن لە بەرچاومانە کە ئێوە کۆڵ نادەن لەو ژینگە پیسە تحەدای دوو سیستەمی بنەماڵەیی دەکەن ئەو خەڵکەی دەگیرێ ئێمە بە برا و کەس نزیک خۆمان یادنێن بۆیە ئەو ڕۆژهاتین لێرە وەکو گوتم شەڕی دەستە و یەخە ئامادەین بکەن لەگەر ئەو چەتە سیاسیانە هاوڕێیانەوە 35 دقەش لێبەڕێە تا ئێستا هیچ کەسێکمان نەدیتینە نازانم ئێمە کە هاتین یعنی وتمان بەشکم توش بین چکو سەفەر لەو شوێنانە ئەوە دێتین بە هیوان تووشیان بین ئەگەنا دەینەوە ها یعنی وە تێنەگەن ئێمە ئێستا لێرە ڕۆیشتی ناینەوە جاری تریش دەینەوە و هەر کاتێک تکایە ئەو فەیسبووکی من کاک بێستون کاک سامی و زۆر لەو هاوڕیانەی تری حەفتەی شوبات و ئەو خەڵکە ناڕەزایەتیە ئێمە هەر ئێستا بە پەلاو سێهاتین ها ئەگەزاری تر ئەتوانین 20 شکۆکەینەوە ڕامان نەگەیان گوتمان و بیر ڕابگەێنین خۆیان ئامادەکاری دەکەن احتیاط وەرەگرن بڕوا بکە بزانن ئێستاکە خۆیان لە ژۆرێ دەشاردنەوە نایەن بە نیو سعات کە ئێمە دەیان ناسین چەند ترسنۆکن چەند جار بە گەراجی بنەوە فەلاح مستەفایان ڕزگار کردیە بارزانی و نێچیر و ئەوانە چۆن بە ترس لەرەوە دەدبوو ئێمە ئەوانە دەناسن خاوەن هاوڕیان یەکێک کە باوەڕی نما یەکێک کە خاوەن نیشتیمان پەروەەر نما یەکێک کە ناپاک بوو ئامادەیە ترسنۆک دەبن ئامادەن هەموو شتێک قبول بکەن بە بێشەڕەفی هاوڕیانەوە پێ 6 دقەیت کە چاوەڕێ دەکەین ئەگەر نەبوو چ بکەین ئەوە بەرەو تەواوبوون دەڕوە هیچ کاکە کوردی هی دوێ فرە کوردستان دوێ کۆمیت فرەن ئەستەمبۆل فرەن ئەستەمبۆل دەفینیت کورد هەر ئاها دۆم کۆمەر بۆ دەڵێ هەندە کوردی تێدا بووە
مەهیوان مەسئولی پارتی وێچێتی بوو. سمەناکەم بەزەرەمەیشان بێن هەتا بزان مەسئولەکانی کە دەرز وەرگرن نابزانین چ ئەنتەرێکنەوە لە کوردستان خۆیان لەسەر ئەوە کە بەشەرەزانن. چکە خۆیەکەن و دوو کاکە ئەوە ئازادی نییە بە ئێمە دەڵێن وەرنەوە کوردستان خۆتان ببینەوە لەبەرەوەی هیچ یاسانیا تو کە سەرۆکی پەرلەمان دەرکەی کە وەزیری پێشمەرگە چەکدارێکی سەرسەری پارتی بتوانین دەری بکە کە سەرۆکی جێگیری مەسعودی یاساغ بکرێت کە دەیان پەرلەمان یاساغ کە ئێستا بەرهەم ساڵە ئێستا چه ئازادێکە ئەم بێمەوە خۆ بژێمەوە خاوەنی ڕێگەزنامەین دەستێدان لە ئێمە ئاوەکو قەزەی دکتۆر بەختیاری ئەلێرە دەینەوە شکار لە یەک بە یەکتان دەکەین دەتان دەینە دادکە بۆ زانیاری هەموو لای کاوڕیا من دەمێ ئەو زانیارەش بگەم وەخت خۆ ئێمە زۆر بەدوات ئیشم کردووە لەسەر گەیزانە هەر تاوانبارێکی پارتی وێچێتی بەڵگەی لەسەر هەبێتن بێتە ئەو وڵاتە ڤیزە زۆر بگرێت 6 مانگ حکوم دەکرێت ئەگە بەڵگەی لەسەر ئێمە کەتینە دوو هادی شاوێست هیچی نەبوو بەس بەڵگەی دادگای لەسەر بوو 6 مانگ حکوم دەکرێت ئەوە جگە لەوە ڕێگەزنامەی هەبێت تاوانی لەسەر ئیسپات بکرێت بەداخەوە هاوڕیان کاریکاری ئێمە ناکرێتن نەوجان بەڵگەمان بۆ بنێن بزان چۆن لە ئەوروپایە ئەوانەی خاوەن ڕێگەزنامە شکایەتیان لێ دەکەین ئەگەر ئەو ڕۆژ نەگیرێن لە ئایندە دەگیرێن بۆ ئەو وڵاتەش هەندەزار هەیە نەرمیان تونتون نییە لەبەر ئەوەیە ڕۆژگارێک دادێ وەکو باسێگان وەکو هەموو سیستەمەکانیکە یەکشتی کەشەیە کارە بەڵێ هەموو کوردێکە توانێت نامە بنووسێ بۆ سەفارەتەکان بۆ ڕێزوزراکان بۆ منە کردومە زۆر لەشانی وا سوسیال میدیا دەتوانی بنێتێک نووسی و بەڕێنی فەڕەنسا بۆ ئەومەی متحیدا بۆ ئەوە کاکسۆمی هەر مەزوونەکەی پێ بۆ جانی ئادەم و چاویان سواغدەی بەرپرسەکانی پارتی وێچێتی ئەو ئاردەکەشە ئەو ئاردەکەشە ئەمە پڕی ڤاکتیشە یەک غەڵەت بکەن یەکسەر لێرە کەلەپچە دەکرێت یەک غەڵەت بکەن لەبەر ئەوەی هاوڕێ من دەمێ ئەو زانیاری ئەم دەم هەموو خەڵکێک تونند و توژی ئەنگۆ دەست پێ مەکەن بەس ئەوان کردیان لە بۆتان هەیە بەس چالاکی هەر شێوەیە خەباتێکی مەدەنی دەیگیری دوور لە توندوژی ئاساییە ئەوان یەک شەق بۆشێنن دەگیرێن یەک شەق ئێستا کەلەپچە دەکرێن ئازە زۆر خۆشە تەسویریش دەکرێت و کەلەپچە دەکرێ و بۆ ئەوەی 28 ساڵە نەیاندیتی ئەلەو کنۆیە فێریان دەکەی ئەوەی 28 ساڵە خۆیان لەسەر ئەو میلەتەی دێن ترسنۆچینە نیوەی کوردستانتان لە دەست هەشت و داعش و ئەمە ئەنگۆ دەناسین ئەگە فڕۆکەی هاوپەیمان و وڵاتان نەبێ ئەنگۆ کەی غیرتان ئێە هەرێ گروپی هەرێ هاتن هەرێ هاتینە کەی لە شەڕێک یەکتان غیرەتی هەبووە ئەو بنەماڵەی بارزانیە کە یەکەشان لە شەڕێک چەقیوە جێکی بریندار بووە ئەوە زۆر دەرێن 8,000 بۆ ئەرزانی و دوو برای کاکە دوو براکەی ئەوە لە دەستمەلا مستەفا هەراتن بەعز لە تۆرەی ئەوەی کرد هەر لەگەر مەسعود بەینیان نەبووە ئەمە قەزمان لە شەڕ یەکەچان لوتی بریندار بوو بێ کەتی ئەو هەموو کوردستانیان بەدەستە وازش نایەنن دزی دەکەین تاڵانی دەکەی دەتەوێبی وەڵە دەهەندت من بۆ خۆمەک و قادر بە تاقی تەنی ئەتوانم زەڵجەی زۆر گەورە لە وڵاتە دروستکەین بە یەک کەس ئەچینە ناو پەرلەمانەکان ناو حکوومەتەکان دەیان شێوە تەمەڕوت هەیە دەیکەین هاوڕێیان بەرەو خلاصبوون دەڕەوە 40 دەقە تێپەڕی معاوقەکانی گەشتن ینی ئەوە معاوقەکان هاتن یانی دوایان شتا بەداخەوە هاوڕێیان نێچیر نەبوو هیچ کەسێکمان پێ دەینەوە بە دەردی ئەو گۆرانیەی گوتنی دەینەوە ئەڵێ زانمینی کەم دەستی پێوە دەینەوە بەڵێ فەرموو داوا لە هەموو کوردێکی دڵسۆزەکەم بەردەوام بن لە خەباتە بەردەوام بن لە بەرە پێناوی مناڵەکانی خۆتانە تێگەی وەکو ئێستا ژوتومە داوا بکەن لە هەموو سەفارەتەکان لا میلەتەکان نامە بنووسن ناڕزایی خۆتان دەربڕن بەرامبەر ئەو دوو بنەماڵە تەرۆریستە بەکرد جیراوە ڕزاتان لێکرد دەستی یەک بێکتان ماجەکەن دەستی یەکێکتان بە ماجەکەن پیاوی چابن خۆتان ڕزگارکەن لە دەست ئەم دوو بنەماڵە 28 ساڵ ئیمتیحانی خۆیان ناوە ئەمانە دزن ئەمانە چەتەن ئەمانە خاین ئەمانە خۆفرۆشن ئەمانە بەکرێ جیراون ئەمانە گێوادی دوژمنەکانی کوردن کورە لەوانەیان باشتر دەست ناکەوێت داریشکەر یعنی بەڕاستی لەمانەیان باشتر دەست ناکەوێت هاوڕێیان ئێمە ئەوڕۆ هەوڵماندا لە 1.5 لێرێن ئەو گۆرانی دەینەوە
دەینەوە ئەو کنیان لێ دەگرین ئەلەو کونانە دێنە ناو ئەوروپا کاتان لێ دەکەین پەرە بەو خەباتە بدەن ئەوە هاتین ئەوە مەجون تەماتامان لە دەستە ئەو ئاردمان هێناوە و کاکە زیۆزشمان لەگەرە سەشیان تێبەرەدە ئێوە خوێڕینا پیاوی ئەوە ناوها ئەزیەتی ئەو خەڵکە تێک و شەر و مادوونە ناسی دەگەن ئەو ژینگەتان هەموو گرتیە بوار نادن خەڵک هەناسەش بدە دش بەداجیکەرێک کاکە مەزعود فەنتاسیا لەسە کچی نووسرا سەدەشی کردە تیرۆریست کەچی گەنجی ئەم نیشتیمانە بەکەی خۆی دەگیرێ دەیکوژن پارچە پارچەی دەکەن دەیانەوێت خەڵک قسەش ناکە ئێمە نیشتیمانی خۆمان خۆش دەوێت شێنە وەسەدوو هاوڕێیان بەرەو خلاص بوون دەبێت ئەوە دەبینن ئەوەکان دێ بەداخەوە نیە چی توش نەبوو بەڵام دەینەوە ئەو کونە لە بەرپرس دەگرین و ئەگە دەژوێرن بەرپرسە خۆی پێ ئەنتەرە پارتی وێژێ لێگان کە بازاران ئەندام و بندیواریان هەیە با بڵێن ئێمە ڕۆژی ئەوەندە استقبالی ئەو مەسئولانە دەکەین غیرەتتان هەیە ئەنگۆ غیرەتتان بەسە خەڵکی هەژارەیە ئەو سیفەتی ئینسانی ترسنۆک و حیزە ئەگەر بوێرن ئەوەتە ئەمە سێ کە ساتی نەگە کاکە زیۆس تف لە بنەماڵی بەزێنی ئەگەر دەوێرن فەرمونون وەرن لەو ئەوروپای یاسا لە هوردوکمانە لە سەجادەکان ئێمە بدایەت بەس ناوەندە سیاسەکان لە دوێتان بووین بەس چوینە سەر شەقامەکان چوینە ناوڕێ ئەوە ئێستا ئەو کونەشتان لێ دەگرین دڵنیابن ئەزیەتی ئەو خەڵکەی بدن هەندە ئەوە ترتان دەکەین دنیای گرس کاک بێستون ئەها لەو لای دەرچین بڕۆ ئەمەش هاوڕێیان دنیای خۆشەویستی لەلایەن کاکە بێستون دڕێی کاکە زیۆس کاکە سامی معرف و قادر نادر هاتین ئەمڕۆ ناڕەزایەتی پاڵپشتیەک ناڕەزایەتێک دژ بە دەستگیرکردنی ئەو گەنجە تێکۆ شەرانەی بادی نانن بە تایبەتی خەڵکی شیرازێ و ئەو دەنگ شێروانی و کاکە تاکوروان برە هاوڕێیانەوانەی زوانیێکی ئەو نیشتیمانن کەچی پارتیۆچێتی ئەو زوانیش دەگرن دووش بە پارتیۆچێتی دەرێن ژیانتان ئەوە نما ئەوەی جاران نما ئەو کونانشتان لێ دەگرین و تونتریش دەبی کاتێکی خۆش هیوای سەرکەوتن بۆ هەموو لایەک دووبارەی دەکەم بڕواتان هەبێ ڕۆژێک 4-5 خۆمان و 4-5 سەگمان دێنین بە سەگتان تێبەرەدەی ئەو دەدەیتنەوە میلەتەی